لە هەفتەی یەکەم یاریەکانی خولی نایەبی کوردستان شێروانی پاڵەوانی وەرزی پێشوو لە دەربی گەرمیاندا دەرگای یاریگاکەی بەڕوویانی ڕزگاریدا کردەوە بە ئامادەبوونی هاندەرێکی زۆری هەردوویانە و بە فیکەی ناوبژیوان دەربی گەرمیان دەستی پێکرد. لە سەرەتای گێمی یەکەمدا یانی ڕزگاری نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی یەکەم، بەڵام بەرگریکارانی شێروانە ڕێگر بوون لە هەژاردنی تۆڕی گۆڵەکەیان. دواتر و لە خولەکی 15 جارێکی دیکە ڕزگاری هێرشیان هێنایە سەر گۆڵی شێروانە و ئەم جارەیان گۆڵپارێز ڕێگری لە هێرشەکەی ڕزگاری کرد. یانی شێروانش ناوبەناو هێرشی دەبەردە سەر یانەی میوانی، تاوەکو لە خولەکی 35دا محەممەد تاها گۆڵی یەکەمی شێروانەی تۆمار کرد و گێمی یەکەم لە بەرژەوەندی شێروانە کۆتایی پێهات. لەگەڵ دەستپێکردنەوەی گێمی دووەمی یاریەکەدا یاریزانانی شێروانە باشتر دەبیندان و هێرشی یەک لە دوایەکیان دەبردە سەر گۆڵی میوانەکەیان، بەڵام نەیانتوانی گۆڵی دووەم تۆمار بکەن. لە بەرامبەردا یانی ڕزگاری لە ڕێگەی تۆپەجێگیرەکانەوە هەوڵ یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا. سەرنجام لە خولەکی 88 یاریەکەدا یانی ڕزگاری توانی گۆڵی یەکسان تۆمار بکەن. یاریەکەش بە یەکسانی و بە خاڵێک و گۆڵێک بۆ هەردوویانە کۆتایی پێهات. بەدڵنیاو یاریەکە یاری دەستپێک هەر قورسە بۆ هەر یانەیەک و هەر ڕاهێنەرێک و بە تایبەتی لە ناو یاریگای شێروانە و لەگەڵ شێروانەکە ئەمە دەربی بمانێ نەمانە دەربی گەرمیانە، دەربی گەرمیانش قورسە بۆ هەردوو تیپەکە، بەڵام ئەلحەمدولیلا ئێمە توانیمان لە کۆتایی یاریەکە بگەڕێنەوە بۆ خاڵی سەرەتا و توانیمان یاریەکە یەکسان بکەینەوە. بەڵام ئێوە خۆتان شایەتیەوە دەنێمە یاریکی باشمان کرد بەڕاستی، یانی سەر ڕایەوەی کە تەخیر بووین لە ئامادەکاری تیپەکەمان، بەڵام لەخوا بەزیابێ زۆر ڕازیم لە یاریزانەکان ئەوەی کە پێمان سپاردبوون ئەوە هەر لە گێم یەکەمە یەکلامان کردایەتەوە ئەو دەرفەتانی کە بۆ ئێمە هەڵکەوت بۆ لە گێم یەکەمە ئێمە گۆڵی ترمان بهێنایە، بەڵام سواز بەخوای گەورە و خاڵێکیش خراپ نێ لە ناو یاریگای شێروان. یاریەکە تەواو یەکسان بۆ ئێمە حاڵەتێکی باش نەبوو بەڕاستی، ئەمان توانی بەبردنەوە کۆتایی بێن، خۆتان زانین لە کۆتا خولەک گۆمالیەکرا. بەڕاستی من لە بینی شۆتەکانە تاکیدم لە خاڵێک کردەوە لەگەڵ یاریزانەکانە کە فاڵ دروست نەکەین. خۆ دەزانیت بە تایبەتی ڕزگاری زۆر احتیمالی خزر تۆ بە سابتەکان بەتوانێن لە تۆپێکی چۆنڵێ جێگرە یاریزانەکانمە هاتنە دەرەوەی یاریزانەکانمە کە زۆر زۆر لە حەچوونەوە دواوە هەلێکیان قۆستە و گۆڵیان پێکرد. بە تێک ڕایارەکە توان بڵێم لە ئاسی تیپەکە ڕازی بین تا حدێکی باش. ئینشاءڵڵا بتوانین لە یاریەکانی داهاتوە و کەم و کوڕێ هەمان بۆ لەم یاریە بتوانین بکەین بە دەرسێک و ئینشاءڵڵا لە یاریەکانی داهاتوو ئەنجامی نەدەین ئینشاءڵڵا. بە ئەنجام ئەم یاریە هەردوو یانەکەی گەرمیان لە پلەکانی 7ەم و 8ەم دێن لە یانەکانی خولی نایەبی کوردستان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.